کۆلیژی پەروەردەی بنەڕەت فیستیڤاڵی هونەری ساڵانە سازەکات. فیستیڤاڵی هونەر ناوازەترین بەرهەمی شارستانیەتە لە سلێمانی لە کۆلیژی پەروەردەی بنەڕەت ئەمڕۆ ئەنجامەدرێت. هاوکارم تەرزا لە شوێنی فیستیڤاڵەکەیە، زانیاری زیاترمانایەتێ. تەرزا سڵاوت لێ بێم کاتەوە باش. سڵاوتان لێبێت، ئەم کاتتان باش بێت. سڵاو لە بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ بێت. هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیدا بن. وەکۆی هاوکارانیشم ئاماژەیان پێکرد بە دروشمی هونەر ناوازەترین بەرهەمی شارستانیەتە بەشی پەروەردەی هونەر لە کۆلیژی پەروەردەی هونەری بنەڕەتی. فستیڤاڵێکی هونەری ساڵانەی خۆی ساز دەکات. دیارە بێگومان بە درێژایی تەواوی ماوەی خوێندن ساڵانە بەشی پەروەردەی هونەر لە کۆلیژی پەروەردەی هونەر فستیڤاڵەکانی خۆیان دووپات ئەکەنەوە بۆ دەرخستنی زیاتری تەواوی بەرهەمەکانی خوێندکاران کە بە هاوکاری و یارمەتی تەواوی مامۆستاکانی ئەم بەشە توانیویانە لە ماوەی ساڵەکەیە بەرهەمی تەواوی خوێندکاران لە نێو زانکۆی سلێمانی نمایش بکەن. بۆیە بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش چەندەها کاری جۆرا و جۆری جیاوازی خوێندکاران لە هونەر و میوزیک و شانۆ و کاری سیرامیک و کاری تابلۆ لە هەمان کاتە نمایشی جلوبەرگیش کە خوێندکارەکان بە دەست و پەنجە ڕەنگینەکانی خۆیان هەندێک لە جلوبەرگی زۆر تایبەتیان نەخشاندووە و دوجار لا بەشێکی ئەم چالاکیانەیە نمایشیەکەن. بۆیە بزانین چالاکیەکان زیاتر چی لە خۆ ئەگرێت تەواوی ئەو خوێندکارانی کە لێرە بەشدارن با بزانین چەند خوێندکارن ئەمان جومەبەستی ئەم فستیڤاڵەش ساڵانە بۆ چییە تاوەکو زیاتر ئەم بەشە زیاتر برەوی پێ بدرێت، زیاتر گرنگی پێ بدرێت. بۆ ئەمە بەسە پێم خۆشە لەم بەشەی پرۆگرام بچمە لای یەکەم میوانم ئەچینە لای زۆر بەڕێز مامۆستا خۆشی لەتیف کابەڕێزیان مامۆستای بەشی پەروەردەی هونەرن. بە خۆشحاڵیەوە لەگەڵمانایە. مامۆستا خۆشیگیان ئەگەر سڵاو لێبێت ئەرک بکێشی. زۆر سپاس بۆ ئێوە. مامۆستا خۆشی ئاماژەم بۆ کرد ساڵانە فستیڤاڵی خۆتان بەردەوامی پێیان بەشی پەروەردەی هونەر لە کۆلیژی پەروەردەی هونەر. پێم خۆشە ئەم ساڵ باسم بۆ بکەی فستیڤاڵەکە چ جیاوازیەکی هەیە لە چاو ساڵانی ڕابردووە. دوجار هەندێک پرسیاری تریش ئاراستە دەکەم. زۆر سپاس بەخێر بێن سەر چاو پێ خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵمانە بوون. هەمیشە پێشەوان لە هەموو قەناتەکان و کەناڵەکانی ترا بۆ دەرخستنی چالاکی و کار و ئیشەکانی خوێندکاران و هەموو پیشەکان و هەموو شوێنەکانی تر بەڕاستی سوپاسدانەکەین. ئەم ساڵ تایبەتمەندی ئەم ساڵ لەوە بوو کە فستیڤاڵی زانکۆ بەگشتی تەجیل کرا لەبەر هەنێ بارودۆخی زۆرفی خوێندکاران و دارایی لەبەرەوە زۆر لە پڕاو داوایان لێ کردین کە ئێمە زۆر بەپەلە ئیشەکانمان ئامادە بکەین لە خلالی 10 ڕۆژە هەستاین بە ئامادەکردنی ئەم فستیڤاڵە کە ئێمە خۆمان لە نەریتمانایە و کە مەدامان نابوو زوو پێمان بوترێت بۆ ئەوەی ئێمە لە فستیڤاڵی گشتی زانکۆیە بەشدار بین. بەڵام شتەکانمان چڕ کردەوە لە لای خۆمان هەموو چالاکیەکانمان ئەم ساڵ خستە سەرشانی خۆمان و کۆلیژی پەروەردەی بنەڕەت بەگشتی و بوارمان نابە بەشەکانی تریش ئەگەر هەر چالاکیەکان هەبێ ئامادە بن. بەڵام زیاتر زۆربەی زۆری چالاکیەکانی بەشی پەروەردەی هونەریە کە ئێمە ساڵانە بۆ هاندان و بۆ هاندانی خوێندکارەکانمان و هەروەها بۆی کۆمەڵگا و کەسانی تریش شارەزایی وەرگرن دەربارەی بەشی پەروەردەی هونەر. چکم بەشی پەروەردەی هونەر تاکە بەشێکە لە هەموو کوردستانە کە لە زانکۆکانی کوردستان کە ئەم بەشە تایبەتە بەوەی کە ساڵانە مامۆستای تایبەت بە پەروەردەی هونەری تەخەڕوج پێ بکە کە هەر سێ اختصاسەکەی لە خۆ گرتووە شێوەکار و شانۆ و مۆزیک کە مامۆستا ئەتوانێت ئەم وانانە بڵێتەوە لەناو قوتابخانەکانە. مامۆستاگیان پێمان بڵێ کارەکان چی لە خۆگرێت. پێشتر ئاماژەم پێکرد لەم بەشەیە هەم گۆرانی و میوزیک هەم بەشی شانۆتانی هەم لە هەمان کاتە کاری وێنەکێشان و کاری سیرامیک و چەندەها کاری جیاوازتریشانەیە. پێم خۆشە لە سەر تەواوی بەرهەمەکان قسەمان بۆ بکەی ئەمانە ماوەی چەندێکی خوێندووە کارەکان زیاتر تا چەندە دەرخەری ئەو ڕاستیان کە خوێندکاران ساڵانە ئەتوانن بەرهەمێکی یەکجار باش بۆ بەشەکەیان زیاتر دەربخەن، زیاتر میوانان و ئامادە بووان لە فستیڤاڵەکە ببینن. ئێمە بەشی ئێمە بریتە ئەو وانانەی کە خوێنن خوێندکارەکان بریتە لە شێوەکار لەو حەدروستکردنە بە هەموو جۆرەکانی طبعاً هەموو ئەدەواتەکان مەسرحیشمان هەیە، شانۆمان هەیە و هەروەها میوزیک. ئەم سێ چالاکی هەر سێکی کار و چالاکی خوێندکاران خۆیانە چکم بەڕاستی داوا نەکراوە لە مامۆستایان کە ئیشەکانی خۆیان ئەڕسکەن. تەنها بە ئامۆژگاری و بە سەرپەرشتی و بە وانەوتنەوە و بە پرۆفە پێکردنی خوێندکارانن
نظمی چالاکیەکانی خۆیانە. پرۆژەی تەخەڕوجی ئەم ساڵتیانە بۆ لەبەروی جارێت تەخەڕوجیان نەکردو خوێندکارەکان و پرۆژەکانیان تەواو نەبووە، زیاتر ئیشەکانی ئەم ساڵە و ساڵی خەریجەکانی ساڵی پاریش کە ئێستا ئەمڕۆ ئامادەن و خۆیان حوزوریان هەیە لێرە بەشداریان کردو. زۆربەی ئیشەکانیان چالاکی و کوێزی ڕۆژانەیە کە ئێمە لێرە تەنها چاکیان کردو و جوانیان کردو و ئەرزیان کردو ئیشەکانیان. لەبەرەوە ئەمە بەڕاستی ئێمە بەشی پەروەردەی هونەری زایدەن و سێ بەشەی کە باسم کرد لەبەرەوەی ئێمە مامۆستا تەخەڕوج پێ ئەەکەین، لەبەرەوەی وانەی دەرونزانیەکانیان هەیە و شێوازی وتنەوەی وانەشیان هەیە. ئەمانەش بەشدارن لە خوێندنی وانەکان ئەی خوێنن لە منهەجی خوێندنیانە، بۆی مامۆستا ئامادە دەکەین لە قوتابخانەکانە ئەم وانانە بە شێوەیەکی گونجاو بڵێنەوانە. بە زۆر لە کاتی بەڕێستان نەگرین، زۆر زۆر سپاس بۆ تۆ، مەمنون دەستەکانە خۆشبێ بە خێرهاتی، زۆر زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا خۆشی لەتیف کا بەڕێزیان مامۆستان لە بشی پەروەردەی هونەر. جا ئێستا پێمان خۆشە هەندێک لەو خوێندکارە خۆشەویستانە وەرگرین کە لە بەشەکەی خۆیانە چەندین بەرهەمی جۆراوجۆر، چەندین چالاکی جۆراوجۆر لە فستیڤالەکە ڕەنگی داوەتەوە. ئەمانیش بەشێکن لەو خوێندکارە خۆشەویستانی کە بەرهەمەکانی خۆیان یاخود لە ڕێگەی چالاکیەکانیانەوە لەم فستیڤالەیە ئەیانەوێت بۆ ئامادەبووان و ئەو میوانە خۆشەویستانەی زیاتر باس بکەن یاخود گرنگی و بایەخی فستیڤالەکە زیاتر بۆ میوانەکان دەربخەن. پێمان خۆشە لەم خوێندکارانەوە دەست پێ بکەین. ئەگەر یەکێکتان فەرمونە لای من، سلااو لەبێت تۆم کاتت باش بێت. سلااو لە تۆش بەخێر بە یاخۆ سەرچاو. خوێندکاری قۆناغی چەنی وجا پێم بڵێ بەرهەمی ئەم ساڵت چییە؟ من خوێندکاری قۆناغی چوارم لە بەشی پەروەردەی هونەری. ئیشی ئەمڕۆ هی ئێمە شانۆیەکە بەشداریم کردو کە ساعتی من باس لە کچێکە کات کە دایک و باوکی چاوەڕێیان کردو کوڕ بێت، بەڵام کچ دەرچووە و زۆر پێیان ناخۆشە بێت کە بەداخەوە مە لە کۆمەڵگە ئێمە زۆر دووبارە بێتەوە و لە هەمان کاتە ئێمە هەرێک لە ئێمە سێبەرێکین بۆ سارا، ڕۆڵی سارا ئەگەڕین بەجیا. گرنگی فستیڤالەکە چۆنە بینی؟ وڵی هەموو ساڵێک ئەمە دووبارە ئەبێتەوە لە کۆلێژی ئێمە بۆ زیاتر بەرچاوڕوونی بۆ خوێندکارەکانی تر و ئەوانی کە لە کۆلێژەکانی ترەوەیان چێژ لە دیمەنەکە بین سەیری جوانی هونەرەکەن، چونکە هونەر لە هەموو شتێکا بەکارهێنرێت. مەمنون. جا ئێستا چینە لای بەشێکی زۆریش لەو خوێندکارانە، بەڵام ئەگەر هاوکارم هەندێک لە وێنەکانمان بۆ بگوازێتەوە بە خۆشحاڵی ئەوەی کە ئەیبینن بەشێکی زۆر لەو کارانی کە لێرە لە بەشی پەروەردەی هونەر لە کۆلیژی پەروەردەی بنەڕەتی هونەر لێرە چەندین کاری جۆرا و جۆر نمایش کراوە بە دەست و پەنجەی خوێندکاران لە قۆناغە جیاوازەکانە و بە خۆشحاڵیەوە لە نێو هۆڵیشا هەندێک کاری سیمینار و بەو شێوازە با بڵێن خوێندکاران بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایانی خۆشەویستە چەندین کاری جۆرا و جۆریش یاخود بە نمایشکردنی چەندین شانۆ لە نێو هۆڵی زانکۆی سلێمانی پاشکەمێکی تر دەست پێکات. جا ئێستا پێم خۆشە بچینە لای مامۆستا سارا، ئەگەر بەڕێزیان ئەرک بکێشن بێنە لامان. مامۆستا سارا سلااو لەبێت تۆم کاتت باش بێت، سپاس بۆ ئامادەبوونت، هەربا لەوە دەست پێ بکەین مامۆستاگیان. پێم خۆشە بەڕێزت مامۆستایی لەم بەشە باسمان بۆ بکەی بەرهەمی خوێندکاران کە ساڵانە بەرهەمەکانیان لە نێو بەشی پەروەردەی هونەران نمایشەکەن. ئەمە تا چەند دەجی بایەخە کە ئەم بەرهەمانە ساڵانە لە نێو بەشەکەیان بمێنێتەوە بۆ ئەوەی خوێندکارانی تریش بتوانن وەکو چاولێکەریە کاری باشتر و باشتر بکەن. بەخێر بێن بەخێراتنی کەناڵی کورتسات دەکەین بۆ ئەم چالاکی ئێمە بەنسبەت پرسیارەکە تەوانێت زۆر زۆر گرنگە. بەڕای من پێویستەکە چەند جارێ بکرێ نەک ساڵانە یەکجار بکرێ، چکە ئێمە خوێندکارەکانمان بەردەوام لە کار و چالاکیان بەردەوام توانستێکی باشیان هەیە، ئەتوانن لە هەر سێ بوارەکەیە ینی ئەسپی خۆیان تاو بن. بەڕاستی بۆ نمونە خوێندکارمان هەیە لە شانۆیە یەکێکە لە ئەکتەرە زۆر باشەکان و هەشمانە لە شێوەکاریە باشە و لە میوزیسیانە میوزیکا باشە و دەنگێکی خۆشیان هەیە. ئێستا ئەمڕۆ لە شانۆیەکەمانە ئینشاڵڵا ئەیانبینن کە ئێمە هەر سێ ئێلمنتەکەمان بەکارهێناوە وەکو شانۆ، وەکو گۆرانی، وەکو ئەدەبیات و ئەم جۆرانە کە دەنگێکی خۆشیان هەیە و بە شێوەیەکی لایف عەزفەکەن بۆ بینەران.
دەسەکانە خۆش بێت هیچ کۆمنتێکی تر پامێکی ترت هەیە لەسەر فستیڤالەکە؟ بە هیچ کۆمنتێکم نییە بەڵام هیوادارم چەند جارێکی تریش وەک ئێمە وەکو بەشی پەروەردەی هونەری زیاتر و زیاتر چالاکیەکانمان و توانای خوێندکارانمان دەربخەین و سپاس بۆ ئێوەش. ساگیان بە خێراتی زۆر سپاس بۆ وتەکانت. ئەگەر دەرفەت هەبێ هاوکارانم زۆر بە کورتی ئەم خوێندکارە خۆشەویستانە ئەگەر پەیامەکانیان وەربگرین زۆر بە کورتی ئەگەر بێنە لای من وتی خۆتان هەبێ بفەرمووە ئێرە. زۆر سپاس بە کورتی پێم بڵێ ئەم فستیڤالانە بۆ ئێوەی خوێندکاران تا چەندێک گرنگە؟ طبعا سوودی هەیە چونکە لەبەرەوەی ئێمە شانۆیەکمان داناوە باسی گەنجەکە تۆ ئەو گەنجانە هۆشیارەکەیتەوە بۆ نمونە بۆ بارودۆخێک بێ یاخود لە دەستانی یەکێک بێ هەروەها موزیک چێژبەخشە بۆ خەڵک بۆ مێشک ئارامکردن طبعا سوودی هەیە. کارەکەی خۆتان یاخود بەشداریکردنی تۆ لەم فستیڤالەیە چی دەرئەخات بۆ بەشەکەی خۆتان بۆ بەشی پەروەردەی هونەر؟ کارەکەی من ماسکی دەموچاوە کە لە دەرسی پەیکەرا کردومانە اینجا گرنگی بەشەکەمان دەرئەخات و هەروەها هەرێک لە هاوڕێکانم کارێکی تایبەت بەخۆی کردو لە بەهرەکەی خۆیان دەری خستووە. ئیتر ئەوە ئیشەکانمانە هیوادارم ئێستا پیشانی کامێراکەی بن. زۆر سپاس بۆ تۆ. هاوڕێگان تۆش پێم بڵێ گرنگی فستیڤالەکان چۆن ئەبینی بۆ سەرجەم خۆناغەکانی خوێندن لەم بەشەیە؟ ئەکید بۆ هەمومان گرنگە هەر لەم فستیڤالانەوە توانین ئێمە بەهرە و توانای خوێندکارەکانی خۆمان و هەم ئەو شتانی کە مامۆستاکانیشمان فێری کردوین دەریخین لێرە. زۆر سپاس بەشداریکردنتان. دووبارە سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشی پرۆگرام کە بەشدار بوون کە بێگومان بەشی پەروەردەی هونەر لە کۆلێژی پەروەردەی هونەری بنەڕەتی ساڵانە فستیڤالی ساڵانی خۆیان ساز کردو بۆ ئەم ساڵیش وەکو ئەوەی کە ئاماژەمان پێکرد چالاکیەکان جۆرا و جۆر و هەمەڕەنگن بێ ئومێدین کاری لەم جۆرانە زیاتر ببێت لەم بەشەیە بۆ ئەوەی بەرهەمی تەواوی خوێندکاران ساڵانە بە هەماهەنگی لەگەڵ مامۆستایانی خۆشەویستە بتوانن زیاتر برەی پێبن. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون.